بەناوی خودایی بەخشندەی بێهرەبان. شکر و سوپاس لۆ خودایی گەورەی تاک و تەنیا، سەڵات و سەلام بڕژێتە سەرگیانی پاچی حەزرەتی محەممەد المستەفا و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی، بەڕێزان و خۆشەویستان و بینەران و بیسەرانی بەڕێز، ئەسسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. لە وانەی ژمارە شەشەمین بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە لە تەفسیری سوورەتی الحجورات، وانەی کۆتایی. دوو ئاەتی کۆتایی کە دەکا ئاەتی 16هەمین و لەگەر واتە سێ ئاەت دەکا، ئاەتی 16 و 17 و 18 لەو سێ ئاەتی کۆتایی کە خوای گەورە سوبحانەه وتەعالە لە قورئانی پیرۆز دەفەرموێ: قل أتعلمون الله بدينكم والله يعلم ما في السماوات وما في الأرض والله بكل شيء عليم يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين إن الله يعلم غيب السماوات والأرض والله بصير بما تعملون. لو سئات بيروزا دەچینە خزمەتیان. تەوەری یەکەم پەیوەندی بە ئاەتەکانی پێشوو. لەو دوو ئاەتی پێشوودا خوای گەورە باسی گەورەترین نیعمەت و ڕەحمەتی خۆی کرد کە بریتە لە نیعمەتی باوەڕبوون بە خوای گەورە، باوەڕێکی تۆکمە دامەزراو بێ دوو دڵی و کە بنبڕکەری هەموو کێشە و گرفتەکانی ناو کۆمەلگایە. لەو ئاەتە پیرۆزانە، لەو سێ ئاەتە پیرۆزە باسی سەرچاوەی بڕوای تەواو ڕاست و دروست دەکات کە تەنها لە خودای گەورە و قورئانی پیرۆزەوە و دەست دەکەوێت و وەردەگیرێت. تەوەری دووەم مانای وشەکان: ئەتوعەلیمون الله، واتە ئایا ئێوە خوای گەورە فێر دەکەن، یەمونون عەلەیک، منەتت لەسەر دەکەن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دێینە سەر تەفسیری ئاەتەکان. تەوەری سێم ڕوونکردنەوەی ئاەتەکان. خوای گەورە ڕوو لە پێغەمبەری خوا دەکا صلی الله علیه وسلم. دوای ئەوەی ڕەدی ئاعرابیەکانی داوە، یەکەم جار خوای گەورە فەرمووی قل لا تمن، خوای گەورە فەرمووی لە ئاەتی پێشی فەرمووی قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا. ڕەدی داوە کە ئەوان هەڵان باوەڕی تەواویان نەینا، تەنها دەوانەی خۆیان ڕزگار بکەن لەوەی کەوا بە زوبان برێن ئەمە ملکەتی لە بۆ تو ئەی پێغەمبەری خوا. وەخوای گەورە ڕێگا چاکەشی دیتەوە کە هەڵەکەی لە بۆ دیارکردن، ڕێگا ڕاستەکەشی پێنیشاندان. ڕێگای ڕاست ئەوەیە ئیمان بینن بەخوا بە ئیمانێکی تۆکمە بەبێ دوو دڵی دامەزراو. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم خوای گەورە هەڵەی وان ڕۆن دەکاتەوە. ئەوی چییە؟ ئەوان بۆیە وتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە ئیمانمان هینایە بە تو، خوای گەورە بە دروی خستنەوە لەبەر ئەوەی کە وەکو ئەوەی بێفێڵ لە خوای گەورە بکەن. نەعوذ بالله. لۆیە قل ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیان بڵێ ئەتوعەلیمون الله بدینیکم، ئایا ئێوە بەو دیندیارەی خۆتان دەتانەوێ خوای گەورە هەر بخەڵەتێنن، خوای گەورە فێری ئەوە بکەن، یعنی فێر بکەن کە ئێوە جۆرە دینداریەک بەویست و هاوای خۆتان دای بڕێژن، ئەو دینداریەتان دەوێ؟ خوای گەورە ئەو دینداریە قبول نییە. کەلیمەی لێرە بیدینیکم، دین معنای چییە؟ لێرە دین یعنی عادەت، تەقالید. دین لێرە بۆ معنایی دێ. واتە ئەتوعەلیمون الله بدینیکم، لێرە بە معنای ملکەتبوونی ئێوە بەو شێوازەی کە خۆتان دەتانەوێ. ئایا دەتانەوێ بەو شێوازە خوای گەورە دین دابنێ بەویست و مەبەستی خۆتان؟ چونکە ئەوە ئاعرابیانە دەیانگۆ ئەگەر ئێمە ئیمان بە موحەممەدی بینین داوای زەکاتمان لێ دەکە، ئەمە زەکاتی نادەین. لۆیە
هل لدوي وفاتي بيغمبر صلى الله عليه وسلم يكمتين كهل قرانوا لا مرتد بونوا لدوي وفاتي بيغمبر لسدمي إمامي أبو بكر رضاي خواي لسربي صلى الله صلاة والسلام لس بيغمبري خوابي أو أعرابيان أبو أعرابيا كان بون هل قرانوا لو إمامي أبو بكر إعلاني غزاي كل دجيان لو يا خواي يقول ده فرميه هاي ايوه ده تانوي بدين داريك كلو خوتان دا تاشيا سبحان الله بريان خوشويستان زود زاري وايا خلقك ديوي دين داري بكا بويستي خوي بحزو آرزوي خوي بعقلي خوي او حديثا بكالك شيء روزقاري او رناي او آيتا عقلي من نايبري كاكا عقلي توتسي شيدري عقلت هيتو اخر كودة بإنسان دين بعقل يقداتوا اصلا دبي عقل لخزمتي دين بي عقل خزمت كاري دينا نابي عقل حكم لصر نقل بدا نقل حاكمة إن الحكم إلا لله كود بيتبع عقلي خود أوي ورد أقرم أوي ورد أقرم أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض أو هاي ليدي وكو تزولك كان وكو قاورة كان وكو أو علمانية إستان دين داد تاشي هر ولاتك بشيوازك هر منطقيك بشيوازك أو دينا قنداوة لبو فرانا شوين زرينية لبو سلطي فرانا شوين أو دين داري خوان نايوي خواه يقول دين داري چي دوي لسر أساسي قرآن سنتي پیغمبر صلى الله عليه وسلم لو خواه يقول ده فرموه قل أتعلمون الله بدينكم هاي ايوه ده تانوي تاو بستي مسلمانان بكد پیغمبري خواه تاو بس بكد حتى ها قناعتي بين برين اما ايمان مان هنا بكيف خوشتن هاتي حستاني بيكن خواه يقول او ديني قبول نية والله يعلم ما في السماوات وما في الارض خواه يقول اقدارا هيش تقل خواه بزرنابي اوي لاسمان كانوا اوي لزوية واوي لبرزستنية برتساونية ان الله لا يخفى عليه شيء في الارض ولا في السماء هيش تقل خواه بزرديا ان الله عليم بذات الصدور خواهي يقول آقادارا بهمش تشيناو دلي إنسان هشتك لخواه بزرنية كو ايوه تانوي شتك بشار نوا لشي لخواه بيغنبري خواه صلى الله عليه وسلم خواه اگر بيغنبري خواه بشرة وكو مروف هندك شتي لو بدر نكوي خواه يقول اللوي بدر دخاتن خواه يقول آقاداري بيغنبر دكاتوا صلى الله عليه وسلم لهر شتك كوا خلقك بيوتن بخرابا ليك دانوي لبو بكا عند أخوائي يقول فرمي سبحانه وتعالى يمنون عليك أن أسلموا يمنون عليك أي بيغمبر إخوة أو أعرابيانا يانكم الخلقانك منت اللي صدقان أن أسلموا لبر أوي كما مسلمان بوينا دلنا أما بوينا مسلمان أو ذا منت لسا بيغمبر إخوة صلى الله عليه وسلم دياني يبكان ليلة دابزانة تمشاكا منت كدنتيا أوي ككسك شتك تاكي كد بتساوي داب داتوا أو خرابيتي زور خرابة ليرة أو منتكدنا صفاتي تشيبو منافقة كان وأعرابية كان يشبه ما شيوا وجولك كان أوانيا في ذكر دهاتن أي بيغمبري خوا إما وما كد اشتكاني خويان بتساوي بيغمبري داد داوا صلى الله عليه وسلم لو يتمشابك إيمان داري الراستقين هل اشتكدك رزامندي أول وآخر خواي قوريا سبحانه وتعالى لو يتمشابك كاتك كوتريكان ماليان سروتيان سامانيان زيدي باو بابيريان مصلحة تجارتيان هرتي هبو لبيناوي سرخستي ديني خوا بديان هشت كوتيان كله شاري مدينة وأنصاري كان شاري مدينة بمادي وبمعنوي هرتي هايان بو باوشي خويان كدوا لبو مهاجر كوتريكان ببيعوي مصلحتي شارب ببيعوي الروجك للروجان أو تساكي ككديتيان بتساوي مهاجر كان دابدنوا يان بتساوي بيغمبري دابدنوا باسي بكان نا لويا تك لبيناي خواك ديتيان لويا أجا كسك شتشي لو خواكر هميشو بردوام قد تساوي لوينيا كوا باداشتي دنياي لبو منستيتن لويا خواي قرا زانا القرآن بيروز حتى لمال بخشيد خواي يقول فمي يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى أي إيمان دارات
نەکەن ئەو ماڵی کە دەیبەخشن ئەو زەکاتێک کە دەیدەن ئەو سەدەقە و خێر و خێراتێک کە دەیکەن تبطیلوا بەتاڵی بکەنەوە پوچەلی بکەنەوە خێرەکەی نەمینێ و بڕوا بەچ بالمەنی منەتکردن لەسەر کابرێک کە پارەی بەخشیە پێدایە بالمەنی والئەذا یان ئازاردانی بە بیرهینانەوە بە چاودادانەوە باسکردن ئیش پێکردنی وەرە کورە ئەمن وەخت خۆی ئەوەندە چاکەم لەگەرت کردیا زەکاتم دا ئەمن زەکاتی بن نەبایەت و ئەوحال لێ دەهات لێ بەڕاستی ئەو زۆر خەتەرناکە هەموو کردەوەکانت چ لێ دێ هەڵدەوەشێتەوە هیچ پاداشتێکن نامینێ خوای گەورە دەفەرمێ تبطیلوا هەر بەتاڵ دەبتەوە کو ئینسان نوێژە چی دەکا ئەگەر لە ناو نوێژەی دەزوێژیشکا تەواو نوێژەکەی بەتاڵە یان نوێژەکەی کرد بەبیری هاتەوە دەستنوێژی نەبووە نوێژەکەی بەتاڵ بووە دەبی نوێژەکەی بکاتەوە عینەن بەو شێوەیە ئینسان کە منەت دەکا لەسەر کەسێک کە چاکەی لەگەڵ کردیا ئەوها بەتاڵ دەبتەوە پوچ دەبتەوە و نامینێ لێ خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەوانە منەتن لەسەر دەکەن کە مسلمان بووینە ئایا چێ شایستەی ئەوەیە منەت لەسەر چێ بکە قل لا تمنوا علي إسلامكم أي پیغمبری خوا صلی الله علیه و پیام بڵێ لا تمنوا علي إسلامكم منەت مەکەن لەسەر من بەوەی کە بە ئیسلامەتیەکەی خۆتان منەت مەکەن لەسەر من بەو ئیسلامەتی خۆتان لۆ بل الله يمن عليكم أن هداكم للإيمان بەڵکو خوای گەورە شایستەی ئەوەیە کە منەت لەسەر ئێوە بکە کە منەت لەسەر عەبد و بەندەکانی خۆی بکە أن هداكم للإيمان لێرە بزانە خوای گەورە نەیفەرموو ئەی پێغەمبەری خوا تو منەتیان لەسەر بکە پێغەمبەری خواش صلى الله عليه وسلم لە بۆی نییە منەت لەسەر ئینسانێک بکە بزانە قەد ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم منەتی لە سەحابە چی نەکرد حتى لەو کاتانەی کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو هەموو سەحابەی ئەشکەندە و ئازاری پێغەمبەری دابوو پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕۆژێک لە ڕۆژان نەیگۆ ئەی فران بەبیر دێ لە مەکەی چت لە من کرد یان سەحابەیەک بەبیری وان بیتەوە ئەوە عەفا الله عما سەلەف تەواو ڕۆی حتى یوسف پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کاتێک بە برایەکانی شاد بووە یەکێ لەو نیعمەتان تەواو باسی نیعمەتەکانی خوای گەورە دەکا کە خوای گەورە سبحانه وتعالى زۆر نیعمەتی لەگەر کردیا یەکێ لەو نیعمەتانی کە باز دەکا دەفەرموێ إذ أخرجني من السجن دەفەرمێ یەکێ لەو نیعمەتانەی کە خوای گەورە لەگەرە منی کرد ئەوە بوو کەوا خوای گەورە سبحانه وتعالى ئەمنی ڕزگار کرد لە سجن دەری هینام لە سجن باشە پرسیارێک سجن لە بۆ یوسف پێغەمبەر ناخۆش ناو بیرەکە ناو بیر یعنی چاوەڕوانی مردن خۆ ئەگەر ئەو کاروانە نەگەیشت بایە یوسف پێغەمبەر دەمرد ناو بیر تەنگ و تاریک جێیەکی تەسێک ئەوەندا بە قەدرای نەفەرێک ببووە یان نا بەڵام سجن خانیەکی فراوان بۆ بەس ئەوەندا نەیتوانوە لە غورفەکی بستە دەرێ لۆ باسی دەرچوونی ئەو نیعمەتەی خوا دەکا دەرچوونە لە سجن بەڵام باسی ناو بیرەکەی ناکە نەکو بە چاوی برایەکانی دابداتەوە چونکە چی فەرموو فەرمووی لا تثریب عليكم اليوم يغفر الله لنا ولكم تەواو هیچ لۆمەم نییە لە سەرنگو ئەی برایەکانم دوای ئەوەی کە وعدی دە لێیان خۆشبی جارێشتر بە چاویان دانادەتەوە حتا بە ئاماژەش وەکو نیعمەتی خوارد ناڕاستەوخۆ باسی بیرەکە ناکە نەکو دڵیان پێتەنگ بی نەکو ببتە بە چاودادانەوەیەک بەرامبەریان پیاوی گەورە ئەوەندە گەورەیە قەت باسی چاکەی خۆی ناکە بەرامبەر ئینسانەکان لێ بەل الله يمن عليكم بەڵکو خوای گەورەیە سبحانه وتعالى منەت دەکا لەسەر عەبد و بەندەکانی خۆی ئەن هەداکم للئیمان کە کاتێک خوای گەورە سبحانه وتعالى ڕێنمونی ئەوەی کرد لە بۆ ئەو ئیمانەی کە بەڕاستی زۆر جیایە لەو ئیسلامەتیە کە ئەنگۆ داواتان کرد خوای گەورە لە قورئان دەفەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا خوای گەورە منەت دەکا لەسەر عەبد و بەندەکانی خۆی کاتێک کە پێغەمبەرێکی لە بۆیان نارد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو منەتی خوایە خوای گەورە شایستەی ئەوەیە منەت لەسەر عەبدی خۆی بکە چونکە هیچ کەسێک لە خوای گەورەتر نییە چونکە هیچ نیعمەتێکیش لە نیعمەتی خوای گەورەتر نییە خوای گەورە شایستەیە لەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى منەت لەسەر ئێمە بکە چونکە نیعمەتەکانی خوا تێر و تەسەلن گەورەن زۆر و زەبەنن وەخوای گەورە سبحانه وتعالى
هەرچی ببەخشی و هەرچی نەبەخشی هیچ کەسێک ناتوانێ ئەمری لەسەر بکە. خوای گەورە خۆی لە ذاتی پیرۆزی خۆی لەهول کبریا خاوەنی گەورەی و عەظەمەتە، بەڵام ئێمەی عەبد و بەندەی زەعیف و لاواز وەڵڵاهی دوو نیعمەتی خۆمان باسکن بە چاوی خەڵکی دابدەینەوە پف دەکەینە خۆمان پێ گەورە دەبی، تووشی تەکەبور دەبین، ئاخری شەیتان زەفەرمان پێ دەبا، تووشی فەخر و خێلاو تووشی زۆر کارەسات دەبین. لۆیە بەڕاستی ئینسانی ئیماندار بە تایبەت داعی هەمیشە و بەردەوام دەبی خۆ بەکەم زانبی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەنا سەید وەلەدی ئادەم وەلا فەخرە، ئەمن گەورەی هەموو بەنی ئادەمم بە فەخر و شانازی و نارێم، فەخر و شانازی نارێم لەوی لا دەبا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو کەسێک متەواضعتر و ملکەستر بوو لە بۆ ئەمر و فەرمانی خوا. بل الله يمن عليكم أن هداكم گەورەترین نیعمەتی خواتێک کە خوا منەتی دەکات لەسەر عەبد و بەندەکانی خۆی ئەن هەداکم للئیمان، ئەوەیە کە خوای گەورە ڕێنمونی ئێوەی کرد لە بۆ ئیمان. کەواتە ئیمان بەخششی خوایە، خەڵاتی خوایە، خوای گەورە نایداتە هەموو کەسێک. لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله يعطي الدنيا لمن يحب ومن لا يحب. خوای گەورە دنیا دەداتە هەموو کەسێک، دایە فیرعون، دایە قارون، دایە فران لە کەسە کافر و بێدینەکان، و دایەتی ئەو کەسانی خۆشیانیشی دەوێ، ئەو بەکر صدیق، ئیمامی عوثمان. ولا يعطي الدين إلا لمن يحب، بەڵام خوا دین و ئیمان ناداتە کەسەکی مەگەر خۆشی نەوێ. لۆیە ئیمان یعنی شاخەڵاتی خوای گەورە لە بۆ عەبد و بەندەی خۆی. لۆیە شایستەی ئەوەیە کە خوا منەتمان لەسەر بکە ئەن هەداکم للإيمان. أو هداية كلمة هداية معنى تيا هداية يعني رينموني ريني شاندر. طبعا تمشابك هداية اللي أقرب طريق إلى الغاية، نزكترين ريقا بما نقين تما بس، نزكترين ريقا كإنسان بقين تما بس إيمانا. لويا هركسك بإيمانه ومرت سبحان الله راسته وخو بهشتي مسروقرة هیچ کوگوماین تێدانە. ئەگەر دوای ماوەیەکیش عەزاب و سزا بدرێ هەر دەگاتە بەهەشتێ. لۆیە ئەو هیدایەتە لێرە ئەمە چەند جۆرە هیدایەتێکمان هەیە، هیدایەتی ئیرشاد، هیدایەتی تەوفیق. هیدایەتی ئیرشاد واتە ڕێنیشاندان. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ، بە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم وإنك لتهدي إلى صراط مستقيم. أي پێغەمبەری خوا ئەتوو ڕێنیشاندەری لە بۆ خەڵکی لە بۆ ئیسلام، لە بۆ ڕێگە ڕاستەکەی ئیسلام بزانە. و هەموو داعی و بانخوازان هادین ولكل قوم هات، هەموو قەومەک هەموو میلەتێک پێغەمبەرێکیان هەبووە ڕێنیشان دەربێ، ئەوانە هیدایەتی ئیرشادیان کردیان، بەڵام هیدایەتی تەوفیق خستە سەر ڕێگا ئەو عایدی خوای گەورەیە بزانە. کەواتە لۆیە بزانە إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء أو يهدي من يشاء. هدايتي توفيقه خواي قوريا إيمان دخات الناو دولي خلق خواي قوري توفيقي ددا كان آثاري لو دكا ريقاي لو دمين توا كبقاتو إيمانا لو أن هداكم للإيمان واتا خواي قوري توفيقي هندك سانددا بشتوانيان لي دكا كان آسانيان لو دكا حتى بقن لبو أو إيمانا إن كنتم صادقين. أجر إيه والراس دكان لو إيمانا، أجر إيه والراس دكان براستي حتى نها خواي قولا شايستي أو منتكدنا يا بله. إن الله يعلم غيب السماوات والأرض بظانا أي أعرابيا كان هيش تقل خواي قولا شعر أوليا خواي قولا سبحانه وتعالى أقدارا علمي هي هيش تقل خواي قولا بزرنية وەرکو خوای گەورە یعلم ئاگادار و زانایە غەیبە السەماوات لەو شتانەی شاراوەن لە ئاسمانەکان و لە زەوی هەموو شتێک لە خوای گەورە ڕۆن و ئاشکرایە. خوای گەورە شتێکی لێ بزر نییە و بزانن والله بەصیر بما تعملون. خوای گەورە بینەرە بەچی بما تعملون بەو کردەوانەی ئێوە دەیکەن. کەواتە بزانە لێرە والله بەصیر بما تعملون واتە هەر کردارێک بکەن لدجي پیغمبری خوا صلى الله عليه وسلم خوای گوره پی آگداره پیغمبرەکەی لێ ئاگدار دەکاتەوە
لەو کردارە خراپانەی کە ئێوە دەیکەن لە بەرامبەر پێغەمبەر ئەو کردارانە ئەگە پیلانجێڕی بی، ئەگە لە ناوبردن بی، ئەگەر نیفاق و دەغەڵی بی، ئەگە دژایەتی کردنی پێغەمبەر و شەڕلەگەکردنی بی، لە هەمووی خوای گەورە پێی ئاگادارە. هیچ شتێک لە خوا بزر نییە. مادەم خوای گەورە لێی پێی ئاگادارە، خوای گەورە پیلانەکانتان پوچەڵ دەکاتەوە، خوای گەورە لە ناوی دەبا و خوای گەورە سبحانه وتعالى ئاگادارە بم. لێرە ئەو ئاەتە ئین الله يعلم غيب السماوات والأرض. طبعا دەبی ئێمە بزانین وەکو ئەهلی سونە و جەماعە علمی غەیب جگە لە ذاتی خوای گەورە هیچ کەسێک نازانیت. علمی غەیب پەنهانەکان وما يعلم الغيب إلا الله، هیچ کەسێک غەیب نازانیت جگە لە ذاتی الله إلا خوای گەورە عالم الغەیبی والشهادەیە. خوای گەورە ئاگادارە بەو شتە شاراوەکان و بەشتە ڕۆن و ئاشکراکان. کەواتە لێرەدا کە ئەمە دەرێن علمی غەیب نسبیە. هەندێک علمی غەیب هەیە سەتاسەد خوای گەورە دەیزانی، هیچ کەسێک نایزانی، پەنهانە، شاراوەیە، یعنی هیچ نسبەتی تێدا نییە. وەکو هاتنی ڕۆژی قیامەت بەس خوای گەورە دەزانی. بەهەشت غەیبەکی سەتاسەتە، دۆزەخ، مردن، ڕۆح، عەزابی قەبر، ئەوانە غەیبە، هیچ کەسێک نایزانی جگە لە ذاتی الله نەبیتن. هەندێک علمی غەیب هەیە نسبیە. معنای چێ نسبیە؟ مەسەلەن هەتە ڕادەیەک ئەو شتە غەیبە دەکرێ بە ڕادەیەک بە ئەندازەیەک بە دەربکەویتن، نسبیە. مەسەلەن لۆ نمونە خوای گەورە دەفەرمێ إن الله عنده علم الساعة. علم الساعة غيبة مطلقة، هر خوای گەورە دەزانیت. إن الله عنده علم الساعة ويعلم ما في إن الله عنده علم الساعة وينزل الغيث. وخواي گەورە ئاگادارە بەوەی بارانی بەڕەحمەت کو دەباری. ئەو باران بارینە غەیث بەس خوا دەزانی. ئایا ئەو بارانە بەڕاستی غەیثە یان بارانی هەلاکەت و مەتەڕ و لە ناوچوون و وێرانکاریە؟ خەڵک نازانیت وانە بە نسبەتەن، بەڵام وەکو نسبەیەک دەزاندرێ دەن کاکە هەفتەی دابێ شەپۆڵەکی باران دێ، بەڵام ئایا دەزانن ڕێژەی بارانەکە بزەبەت چەندە؟ نا. دەزانن ئەو بارانە سەد دەباریان نا، ئەوانیش دەرێن بە ویستی خوا، پشتیوان بەخوا، یان قسەی وای تێدا دەکەن، حتى ئەوانەی کەوا کافرەکانیش یعنی شتێکی بەجێ دێنن لۆ خوا. کەواتە ئەو نەوعە غەیبە غەیبەکی نسبیە. وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت. هیچ ئینسانێک نازانی بەیانی چ دەکا، و هیچ ئینسانێک نازانیتن لە چ عەددەکی دەمری، ئەوش نسبیە وانە. وهروەها وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير. وما تدري نفس إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام. أوي ناو كوربري ناو زجي دايك أويج نسبية كو. طبعا خواي قدس ما في الأرحام استالون من السونر هي ونيا دزان حالي أو من دارت سيت سنيا بلام ما في الأرحام أو كوربري كبشكا آوكا هيتي اللي دزاني علم غيبة غيبة مطلقة، بلام نسبيا دوي ماويك أو كوربالك جورة دبي دوای چەند هەفتەیەک بەڵێ لێی دەزانن. کەواتە علمی هەر کەسێک ئیدعای علمی غەیب بکە برێ ئەبن ئەو شتە دەزانم. طبعا لە دووسێ حالت بەدەر نییە، یان ساحیرە شەیتانەکان ناوکاری دەکەن، یان جادوگەرە کاهینە شەیتانەکان خەبەری لۆ دەینن. لۆیە لەو حالەتەش دەبێ ئینسان ئاگادار بی. هەر کەسێک ئیدعای علمی غەیبی کرد ئەوە پێ کافر دەبیتن، و هەر کەسێک باوەڕیشی پێ بکە ئەویش پێ کافر دەبی. خوا پەنامەمدا. کەواتە مەسەلەی علمی غەیب هەندێک جار خوای گەورە هەندێک کەشف و کەرامات لە ڕێی موعجزە مەسەلەن لۆ پێغەمبەران علمی غەیبی خۆی کەشف دەکات، ئەوە خاصە موعجزەیە. خوای گەورەی ئەو شتە بە پێغەمبەرەکانی خۆی دەڵێ. حتى خوای گەورە لە قورئانی پیرۆ کاتێک کە باسی چیرۆکی پێغەمبەران دەکات دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا دەفەرمێ ذلك من أنباء الغيب نوحيها إليك. أي پێغەمبەری خوا ئەوەی کە لۆ تومان باس کرد من أنباء الغيب لە هەواڵە گرنگەکانی شاراوە بوو. نوحيها إليك
بەڵام ئێمە پەردەمان لەسەر لادا بە وەحی لۆتوبان هینا کەواتە هەندێک زەروا دەبی خوای گەورە لە ڕێگەی موعجزەیەک هەندێک غەیبی خۆی لا دەدا لە بۆ هەندێک پێغەمبەرە ئەوە پێی دەوترێ موعجزات یان هەندێک پیاو چاکەیە خوای گەورە هەندێک شتی پێ نیشان دەدا هەندێک شتی پێ نیشان دەدا ئەوە غەیبە بەڵام خوای گەورە کەشفی دەکە لەو عەبدەی خۆی ئەوە ئەگەر لە خواترسی و ئەو کەسە ئەهلی دین و خواپەرستی بی ئەوە بەڕاستی کەرامەتە ڕێزە کولێکی جوداکەینەوە لەگەر ئیستیدراجی شەیطان خوای گەورە فەرمێ سەنەستەدریجهم من حیث لا یعلمون کافر و بێباوەڕەکان ئێمە مۆڵەتیان دەدەین داویان لە بۆ درێژ دەکەینەوە بە شێوازێک کە خۆشیان نازانن چۆن لە ناو دەچن و دەفەوتێن ئیستیدراج لە شەیطانەوەیە کو جیاوازی بکەین ئیستیدراجێک لە شەیطانە یان کەشف و کەرامەتێکە لە خواوە ئەگەر ئەو کەسە عملەکەی بەجێرەی قورئان و سوننە بوو پیاوەکی ساڵحی متەقی بوو دەرێن کەرامەتە و ئیدعای نەدەکرد لێیان دیتبوو نەک بەخۆی هاتوو هاوار بکە یان لە پاش مردنێ لێیان جێڕاوە و ئەگەر ئەو کەسە بە پێوەری قورئان و سوننە لایدا بوو کەسێکی شەیاطین بوو کەسێکی خراپ بوو ئەوە دەرێن سحر و جادو و هەروەها جادوگەری و خراپەکاریە دەبی خۆمانی لێ بپارێزی ئیمامی شافعی دەفەرموێ ئەگەر منتان دیت لە هەوا فڕیم یان لەسەر ئاوێ ڕۆیشتم دەفەرمێ فأعرضوا أعمالي على الكتاب والسنة تەماشای کردەوەکانم بکەن بزان بەجێرەی قورئان و سوننەیە ئەگەر بەجێرەی قورئان و سوننە بۆ دیارە خوایە دەرگاچی ڕەحمەتی لێ کردیمەوە بەڵام ئەگەر بە پێچەوانەی قورئان و سوننە بوو بزانن ئەوە شەیطانە فێرتان لێ دەکاو ئەوە بەڕاستی دەیانوێ لە خشتتان بە تەوەری پێنجەم تەوەری چوارەم سوود و پەندە هەڵێنجراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزە یەکەم قسەکردن لە بابەتێک کە پێچەوانی دەقی قورئانی پیرۆز و سونەتی پێغەمبەر بێت وەک ئەوە وایە تۆ باشتر بزانیت لە خودای گەورە و پێغەمبەرەکەی ئەوە شتێکی باش نییە ئینسان دەبی خۆی لێ بپارێزی خاڵی دووەم منەتکردن لەسەر خەڵک شتێکی خراپ و ناپسندە ئەگەر لەسەر پێغەمبەری خودا بێت زۆر خراپتر و ناشرینترە کە ئینسان منەت لەسەر پێغەمبەری بکە گەورەترین نیعمەتی خودای گەورە بۆ بەندەکانی نیعمەتی ئیمانە بۆیە خوای گەورە شایەنی ئەوەیە منەت لەسەر بەندەکانی خۆی بکات هیچ شتێکی پەنهان و شاراوە لای خودای گەورە شاراوە نییە هەروەک هەموو کردەوەکانی بەندەکانی لای ئەو زاتە ڕوون و ئاشکرایە تەوەری پێنجەم ڕوونکردنەوەی چەند بابەتێک بابەتی یەکەم هەر کەسێ بانگەشەی زانینی شتی پەنهان و شاراوەی کرد ئەگەر ئەو کەسە کەسێکی خواناس و دیندار و دۆستی خوا بوو بانگەشەی ڕێزداری کەرامەتی کرد دەکرد سەیری کردەوەکانی بکە ئەگەر کردەوەی باش بوو ئەوەی بانگەشەی دەکرد پێچەوانی هیچ دقێکی شەرعی نەبوو لێی وەردەگیرێت بەڵام ئەگەر کەسێکی خراپ و خواناس بوو ئەگەر کەسێکی خراپ و خوانەناس بوو ئەوە جادوگەرە ساحیرە لێی وەرناگیرێت هەر کەسێک تەنها بچێتە لای کەسی جادوگەر چل ڕۆژ بێ باوەڕ دەبێت وەک پێغەمبەری خودا صلى الله عليه وسلم دەفەرمێ من أتى عرافا فسأله عن شيء لم تقبل له صلاة 40 ليلة هەر کەسێک بزێتە لای جادوگەرێک ئەستێرە ناسێک یاخود ئەوە چل ڕۆژ نوێژی قبول ناکرێ بەیهەقی و فەرمودەی جێڕایتەوە ئیمامی ئەلبانی بە صحیحی داناوە وهروها لفرموديش تر پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم من أتى عرافا أو كاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد هر كسك بتزيت لاي زادو غريك يعني بتزيت لاي أستير ناس يعني ساحيرك فصدقه بما يقول أو زار كدتي براستي شدابري فقد كفر بما أنزل على محمد كافرة بو قرآني لسا محمد دابسيا واتبدقي قرآن إنسان الساحل كافرة كواتب براسي دابني أو كسبيك كافر دبي إمامي أحمد جراويتي إمامي ألباني بصحيحي داناوا بابتي دوام رون كدنوي دوام منت كدن لكاتي أنزام داني برستشو ما فكاني خداي قولا كردوي مرف بصول دكاتوا بطالي دكاتوا إنسان دبي لي آقدار بي بوشوي هاتين كوتاي تفسير لقدانوي سورة حجرات هر هجد آياتك وميدواري لخواي قولا
خوای گەورە لۆمان بجێڕی بەزاد و زەخیرە بەزاد و زەخیری ڕۆژی دوایی دەپاڕین و لە خوای گەورە یا ڕەبی خوای بە ئیخلاص و لێمان قبول کەی بمان ڕازینەوە بەو هەموو کردارە جوان و بەو هەموو صفەتە جوانەی کە لەو سوورەتەدا هەیە و لە هەموو صفەتە جوانەکانی قورئانی پیرۆز یا ڕەبی خوای لێت دەپاڕینەوە بە ئیخلاصەوە کردەوەکانمان لێ قبول بکەی یا ڕەبی خوای لێت دەپاڕینەوە ئەو قورئانە بجێڕی بە بشفاعة كاري روجي دوامان وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته.